إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. برياني بريزم قشك بريزة كانم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بپشتیوانی خوای پەروەردگار پێکۆڕێنە خزمەت فەرموودەی سێهەم لە فەرموودەکانی الأربعين النوويەکە ئەفەرمێت: عن أبي عبد الرحمن عبد الله بن عمر ابن الخطاب رضي الله عنهما قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: بني الإسلام على 5: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله، وإقام الصلاة، وإيتاء الزكاة، وحج البيت، وصوم رمضان. رواه البخاري ومسلم. ما نايفر مدكوتانيك لباوكي عبد الرحمن وعبد الله كري عمري كري خطاب رحمة ورزاي خواي پروردگار لا همويان أفرمي يوم ليبو بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي: إسلام لسر 5 پایه دامزراوه، أو پایانش أمانا شاهدیدان کە هیچ پەرستراوێک بە حەق شایستەی پەرستن نییە جگە لە خوای گەورە، و محەممەدیش صلى الله عليه وسلم پێغەمبەری خوایە. هەروەها بەجێهێنانی نوێژەکان بە چاکی، و زەکاتدانی سەروەت و سامان، و حەجکردن و ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان. ئەم فەرموودە باس لەومان بۆ کاکە ئێمە لە دەرسی پێشۆ وتمان ئەگەر ئیسلام و ئیمان پێکۆ هاتن، ئیسلام بریتیە لە کردەوەکانی دەرۆ، شایەتمانە نوێژە، زەکاتە، ڕۆژوە. ئیمان بریتیە لە کردەوەکانی دڵ، ئەعمالی قەلبە. بۆنە بەس خوای گەورە زانێت چ دڵە ئیمانی تایە و چ دڵە ئیمانی تیان نییە. ئێمە گەر کەسێک لە دوورۆ ئیسلام پیشاندا ئەم خاڵانەی تیا بێ، بنەماکان و ئەرکانەکان و پایەکانی ئیسلام، تۆ مەگەر نەواقضی لێ دەرکەوێتەوە، فتوا بدێ بێژی لە دین دەرچۆ، دوای ئەوەی کە ئیقامە حەجە بکرێتە سەریە، ئەگینا وەکو مسلمان معاملەی لەگەڵاکەی. بەڵام کە بەتەنها هاتن ئیسلام هەموو شەریعەت و هەموو ئیسلام ئیمانە، معاملات، عەقیدەیە. لێرە کەوابوو ئیسلامی عنیم انقیاد، ئیسلامی عنیم خضوع، عنیم ملکەچی، زەلیلی نواندن بۆ خوا، پابەندبوونە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی لێی تێبگەین ئیسلامی تەشبیه کردوتە بینایەکۆ. ئەم بینایە ڕوکنە ئەساسیەکانی نەمێنێ، نامێنێ. بۆیە ئیسلامی پیشانمانەدا کە ئیسلام بریتیە لە چی. پاشان ئەفەرمێ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کەوامان پێ فەرمێ، یەکەمە فەرمێ: شهادة أن لا إله إلا الله، يعني شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. نافرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم أن يقول قول شهادة بريتية لويك إنسان أوشتا لدڵی وەدەرچێت، تەصدیقی قەلبیە شەهادەت. ئەنجا بە زبان دانی پیانێت. ئەگینا ئێوە نابینن ئێستا خوای گەورە پەناماندا کەسانی هەن ئەڵێن لا إله إلا الله، بەڵام ئیمانەکان وەرناگیری. وەکو منافقەکانی زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەکو منافق و جاسوسی هەموو سەردەمێک. ئیدەن شەهادەت بریتیە لە بۆیشە پێ ئەوترێ شەهادەت کە ئینسان لە شوێنێک ئەگەر خۆی شتێک نەبینێت، ئەگەر خۆی شتێک نەبیسێت، نابێ ببێتە شایەت، نابێ ببێتە شایەت. کەوابوو لێرە پێغەمبەری ئازیز فەرمێ: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. ئیتر خۆشتان ئەزانەمە کەلیمەی تەوحیدە، کەڵێ لا إله إلا الله يعني لا معبود بحق إلا الله، هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستنی پەرستن بێ ئەڵڵا نەبێ. ئەی باشە پەرستراوی باتڵ و پوچەیە، خەڵک دان ئەپەرستێت، بت ئەپەرستێت، تاغوت ئەپەرستێت، قەبر ئەپەرستێت، هیواوەتان لە وڵاتانی تر يعني مانگا پەرستن هەیە، خوا پەنامان داد. کەوابوو ئەم خوا پەرستنیش ئینسان ئەگای لێ بێ کە ئەبێت تەواو ئەوەی کە صیفاتە هی حەق بۆ خوای گەورە ئیسپاتی کەی، و
ئەوەیشی کە خۆشایستە بەخوانی لە خوای گەورەی بە دووری بگری کە بڵێ تەنها شایستنی پەرستن ئەڵڵایە خوای پەروەردگار و نەفی شتەکانی تریش بکەی کە ئینشاڵڵا بەردەوام بین لە سەیری خوێنی کاتی فەرموویە محەممەد پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ئەوە هیچ دانی پیانێ خوای پەروەردگار هەڵی بژاردۆ بەرنامەی بۆ ناردووە بەڵام ئەم پێنج خاڵە ئاگامان لێبێ زۆر دووبارەیەکەن و لە ماوەی دەرس و دەورەکەمان لە دڵ تۆ ئەمە بەڕاست بزانی تەصدیقی کەیت ئیمانت بێ باوەڕت بێ بیخەیتە سەر زبانت یەکێ لەم دوانە ناتەواو بوو ئینسان ئیمانی نییە لە دڵە باوەڕت هەبوو وەکو ئەبوو طالب نەخەیتە سەر زبانت کافری خوا پەنامام دات لە دڵە باوەڕت نەبوو بە زبان بیڵەی منافقیت خوا پەنامام دات لە دەرکی ئەسفەر ئینسان لە ئاگری جەهەنم پاشان بزانی هەموو ئەمرەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە قورئان و سنت ئەمری کردە بۆ جێبەجێکردنە جێبەجێکەی خۆیشت بپارێزی لەوەی کە پێغەمبەری خوا ڕێگەی لێگرتووە نەهی لێکردووە شەرعی پێغەمبەرت قبول بێ صلی الله علیه وسلم ئەمە لێرە ئەگەر ئینسان ئەمە ڕوونی کێنوێ ئەمە بە بەردەوام بۆ خەڵکە ڕوونی کێنوە کە خەڵکی نەوریا بن ئاگاتان لێبێ کە چییە کە شەرعی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵک بەرنامەیەکی کە ئەهێنێت ئەو بەرنامەی تەگە لە لا إله إلا الله تێگەشت بێ نەڕاتە ناو بەرنامەیەکی کەوە نە بەرنامەی تری قبوڵە چونکە یەکێک لە ماناکانی لا إله إلا الله ئەبێ شەرعەکەی پێغەمبەری قبول بێ صلی الله عليه وسلم پاشان ئەبێ ئەو شەرعی قبوڵە هەموو حکمەکانی بەعەدل بزانێ نابێت لە ئیسلامە شتێک زانیت قسەی خوای گەورەیە کە زانیت ئەمە هی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەفزی کەی ڕەخنەگرتن لە خوا و پێغەمبەر کوفرە با بڵێ لا إله إلا الله کابرا کەوتی لا إله إلا الله ڕەخنەی گرت لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لإسلام درأشي إثر لا ميراتا لا تعدد زواجا لا هرشتي جت خيالتنا لا دس برينا لا قصاصا تولا سندنوية هرشي هبو رخنا قرتن لشريعتي خواي پروردگار لا سنتي رسول الله إنسان لدين درك هذا شو مستطاز خواي قرب هذا شداته جاك بخوابة إن ما يبرين خوالة راضي يا ربي ما وصايا يعني لبروي شيء كوابو تور رخنا بقري لبيغمري خوا رخنا بقري للقرآن إذا كابرا جاري واحد هم برنامج هم تمني بو برنامج يجتر صرفكات خلقي لسر أكوجيا مسلماني لسر أكوجيا باوري واحد أو برنامج بو أمجيانا أشياء كابو محر أصلا لا إله إلا الله كلا بدايته أو ليتي أنا قشتوها يعني ليتي قشتوه قبولي ناكات كابو أمش خالة كبير زور زور أقامان ليبيت باشا ليرة كابو به شرعكيت قبول به جاهول به حكمكي بقريته كلام لا إله إلا الله كلا إسلام أما باي إسلاما كاتي خوي لزمني محمد علي باشا كبناو أمبياوا بناو والي دولة عثماني بو لمصر خوشي لجيرو ماسوني بو أيوت من بكلاي دولة عثماني وبدلي فرنسي وإيشاكم هاد شي كرد أمبياوا تنانت أو هم وشري كرد لقل مسلمانانا هاد بو خليج أو بياوا عراقي لقل خويا هنا بو جيشي فرنسي هنا بو وتعداء لمسلمانانا كل آفرتي مسلمانانا كرد ڕۆشت گەنجەکانی کۆ کردووە لە مسر ئەیبرد بۆ ئەوروپا لەوە بە فکرەیەکی ترە گەڕانەوە کە هەستیان کرد یعنی ئەم ئیسلامە زانایان ڕوبەڕوویان ئەبێتەوە ڕۆشتن کۆمەڵێ زانایان بۆ خۆیان دروست کرد هێنایان و هەر لەو کاتەش بوو مەسئلەی ماسۆنیەت پەرەیسەند هەر لەو کاتە کە هێنایان و زانا بووی کاکە ڕەقس حەڵاڵە ئەمە ڕیاضەیە ئیتر دینیان گۆڕی کە دینیان گۆڕی زانایان دەرکیان بەمە کرد یەکێک لەو پیلانانەی دروستیان کرد چی بوو وتیان محەممەد عەبقەریە سەرکردەیە قائیدە ئەوە ژیانیان نووسی کتێبیان نووسی حەیات و محەممەد صلى الله عليه وسلم ئەو ناڵێ صلى الله عليه وسلم بەس کە نەیوت محەممەد بڵێن پێغەمبەرە زانن بۆ لەبەر ئەوەی کە وتی محەممەد سەرکردەیە عەبقەریە ئەمە لەکوێوە ئەو کاتە لە دین و لە مسلمانانە دەن ئێوە هەر خۆتان ێستا نەختێبیری لێ بکەنەوە هەر لەو شوێنەی خۆتانە پێم بڵێن ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم نەڵێن پێغەمبەری خوایە بە عەبقەری و بە قائید و بە سەرکردە باستان کرد چی ڕوەدا ئەو کاتە وەکو هەموو کەس تەنها پێغەمبەرانن خوا پاراستویانیەتی سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ ئەگەر وتت محەممەد عەبقەریە شتەکانی هەندێکی ڕاستە هەندێکی هەڵەیە کەوا بوو لێرە دەرگایان کردو بۆی کە خەڵکی بڵێ کاکە وەڵام من ئەمەم قبوڵ نییە لەبەرەوەی پێغەمبەر دەسەخیتە سەر چاو صلى الله عليه وسلم خوای گەورە معسوومی عین پارێزرا و
لەلایەنی خواوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە پاراستوێتی لە هەڵا لە ئوموری دین و عەقیدە بۆیە قسەکردنی بێدەنگیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حکمەکانی هەموویە بێتە شەریعەت و حجەیە بۆ ئێمە مێژوو نییە تاریخ نییە من وەکو ژیانی کەسێکی سەرکردە لە تاریخە ژیانی پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم من وەکو عەبدێکی خوایە پێغەمبەرێکی ناردووە صلی الله عليه وسلم چۆن بیپەرستم چۆن کار بکەم چۆن سیاست بکەم چۆن ماڵداری بکەم چۆن کچ دەمەشوو چۆن چی لەبەر بکەم چی حەڵاڵە چی حرامە بەرنامەی ژیانی بۆ من دانیاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوت محەممەد عەبقەریە ئەمە نامێنێ جا باوەڕبوون بە غەیب نامێنێ باوەڕبوون بە تەئیدی خوایی نامێنێ محەممەد خوا تەئیدی کردووە دەرزی پێشوو خوێنتان کا فەرمێشی جبریل کای فەرموو پرسیاری لێ کردە صەدەقتە ڕەبۆی ڕاستە کردووە کە ئینەکەی وانە کاتێک سەر تەصدیقیە کرد جبریل ئەوەی تۆ تەواوە کەوا بوون لێرە دێمە سەر ئەوەی کە ئەمەیاندانە زانایان دەرکیان کرد یەکسەر تەواوان بەناو عالیمیان دروست کردبوو لە ئەزهەر کە ئەو کاتە ئابەوەی کە لەو ڕێگاوە بدرێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک لەم براو خوشکانەی کە لێرە دانیشتون کتێبی ئەذکار و ئادابتان خوێن وانێ پێم وایە زۆریشتان خوێنتانە ئێمە لە ئەذکار و ئاداب چیمان خوێن شەو کە ئەخەوی چی بخوێنیت ئەگەر لەسەر چی لایەکرد لە تەنیشتی ڕاستی یاشە بتخەوی ئەگەر خەوت بینی خۆش بوو چی بکەی ناخۆش بوو چی بکەی ئەگەر یەکسەر ڕاشەڵەکای لە خەوتە چی بڵێ ئەگەر بەیانی هەڵسای چی بڵێ یانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە هەر لە خەوەکەمان هاتنە دەرەوە لە ماڵ چوونە ژوورەوە سواربوونی سیارە و دابەزین پۆشاکت بگۆڕی بڕۆیتە بازار یانی هیچ مابوو باسمان تەنانەت لەگەڵ ڕێز و حرمەتم بۆیەوە لە تەوالیەتیشە پێشەوەی بڕۆیتە تەوالیەت چی ئەڵێ تو دێیتە دەرەوە کەوا ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرنامەی ژیانە هاتن کەوا ئەمە وەزعیان دروست کرد کە چی بێت ئێستا تا ئێستا چونکە هەر لە عادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیش گەشتە ئەوە یەهود توانیان کەسانێک دروستکەن بڵێن چی عەلی خوایە کاتێ ئیمامی عەلیش یەکێک لەوانەی کە مخالفەی سنەت بوو کە لە صحیحی بوخاری هاتووە رضی الله عنه ئیمامی عەلی طبعا زان عەشەرەی مبەشەرەی و زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە خولەفای ڕاشدینە بەڵام تەنها پێغەمبەرە خوای گەورە پاراستوێتی لە مەخسوون کۆمەڵێک لەوانەی سووتاند وتیان ئێستا ئەڵێن عەلی خوایە لەبەرەوە خوای گەورەیە تەنها بە ئاگر تەعزیبی خەڵکەدا ئەمە یەهود ئەمەی دروست کردەوە تەفریقەی ناوە ئێستاش ئەبینی بەڕۆ زانکۆ ئەکرێتەوە قورئانی پێ لەبەرەکەن فەرمودەی پێ لەبەرەکەن کابرا ئیش ئەکا ئاگامان لە خۆمان نەبێت لە دینەکەمان ئاگامان لە خۆمان نەبێت تەماشاکەی کابرا دڵی لە ئەرئەی ئێستا ئەم واقعی ئێسەی غەزەی خۆمان لیبیا کابرا ئەڕۆ بە ئابێ ئاگای لە خۆی بەجاری وا لەوشێ دڵسۆزیش بێت لەژێر کاریگەری مامۆسایەکە دروست کراوە مەدرسەیەکە دروستیان کردووە دڵ لەگەڵ مسلمانانە نەبێ خۆشحاڵ نەبی بە سەرکەوتنی مسلمانان یعنی ئێستا ئەوەی کە ڕووی داوە لە غەزە باشە کەمترین شت ئێمە بەرانبەر ئەم مسلمانانەی غەزە کێ وەساوە یەهود نییە خوای گەورە چی دەربارەی یەهودە فەرمیێ ولتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا خوا فرمي أبيني محمد بالتأكيد لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا شديد ترين سخت ترين دشمن وإيمان داران يهودا هیچیش نەبێت کاکە تۆ تەماشاکە ئەمانە مناوە کوشتن ئافرەت کوشتن دار و بەرسووتاندن هیچ نەماوە کە دژایەتی نەکەن کۆمەڵێ مسلمان لە زیندانە خۆیان ئەزانن ئیجتیهادی چی بکەن وەکو شێخ مستەفا عەدەوی فەرمیێ ئێمە دوورین ئەبێ هیچ نەبێت دڵمان لەگەڵیان نەبێت دوعای خێریان بۆ بکەین کۆمەکیان بۆ کۆکەینەوە لەم لاوە کۆمەڵە شتی زۆر جوانیان پیشاندا یاسای بەشەریان شەرمەزار کرد ئەو کەسەی کە دایک و باوکی کوشتووە خاکەکەی سووتاندووە بە ئەسیر کەوتووەتە لای ئەو نانەی خۆی خوایدا بە ئەو ئەمەیە بە تۆڵەی نەفسی خۆی نایکا ئەمەیە ئەڵێ من کە حکم ئەکەم ئەبێ شەرع جێبەجێ بکەم نەک نەفسی خۆم چی ئەوێ ئەوە بکەم کە هەموو یاسایەکی تر باس لە مافی بەشەرەکە باس لە مافی ئەسیرەکە باس لە مافی ئافرەتەکە هەمویان شەرمەزار کرد ئەو هەمووە ئەسیرانە کە دێنە بە ڕوویەکی پێکەنینەوە خۆ حافیسیان لێ ئەکەن کەوا تۆ ئەمە جوانە پیشان دەڵێ ئەمە ئیسلامە ئەمە مەدرسەی ئیسلامە کە چەندەها ساڵە ئێمە مسلمانان 100 ساڵ زیاترە مسلمانان وا نەبوون وڵە دوو ئەسیر لە بەردەستیان بێ بزانم ئیسلام بە عەمەلی پیشانی خەڵکی دەنە ئەوانیش خەڵکێکی ڕەش و ڕوت ئەبەن ئەیکەنە سەنگەر بۆ خۆیان بێنانیان ئەکەن تەعدایان لێ ئەکەن خواردنیان لێ قەدەغاکەن بە هەموو شێوەیە تەعزیب بێدەن لە شەڕی شەریان گرتوون ئەمە خاڵێکە کە تۆ بڵێ خوای سوپاس بۆ تۆ ئەم مسلمانان ئەو ئەخلاقە بەرزەیان هەیە لە جای لەم لاوە تەماشاکە
ئەو میلەتە کە ئێسش کە تەلەڤیزیۆن پیشانیدا مناڵی بچووکە هەمووی سوژدەی شکر بۆ خوای پەروەردگارە بە ئەمانە بڵێن لا إله إلا الله محمد رسول الله ئەمانە نابین نە میلەتەکە نە خۆیان گلەیە بکەن هەموو دنیا ئەوە سژن بوون لە هەموو دنیا کوفری عالەمیش کۆ بۆ تۆ لیانەدا بە پێشکەوتترین سلاح کە لیان ئەدێ ئەبینی ئەمانە سەبریان هەیە و ناشکریەک ناکەن سەریان بەرزە سەری مسلمانانیان بەرز کردووە ئێ باشە لە دوای ئەم هەموو وەزعە کە تۆ لە دووریشەوە ساویت کاکە گیان هیچ نەبێ کاکە باسی خراپەکانی یەهود کە ئەگەر دڵت نایە باسی سەرکەوتنیان بکەی باسی سەبریان بکەی خوای گەورە کە بە پێغەمبەری ئازیزە فەرمی صلی الله عليه وسلم واصبر وما صبرك إلا بالله أي محمد صبرت ببێ صبریش إلا بە یارمەتی خواوە دێت ئێمە لێرەوە بێوێ بووبین خوایە تۆ بڵێ ئەمانە ڕزگاریان بێت بەڵام ئەوان لەوێەوە هەر ئەسڵەن وریان پیشانی هەموو دنیادا شایەتەکەم بۆتانێ کەوا بوو ئەبینی ئێستا کۆمەڵە دروست بووە لە لیبیا هە بەرامبەر مسلمانانە لەوێ کۆمەڵە دروست بووە لە ئەمانی ئەکوشت هەرخە فەڵەستینی دروستیان کردبوون لە کاتی خۆیشیە کاتێ حزبی بەعز کابرا کۆمەڵێک کە شۆڕشی بکردایە کەسانێک کە جاش بوونیان کاکە خەتای ئەمانەیەوەکەن ئێ باشە خەتای و کەسەیەکە بەرامبەری وەساوە ئەی ئافرەتێک کچێکی بچووک برایەک و خوشکێک دایک و باوکێک و ئەولادی لێک جیا کراوەتەوە بۆ باسی دڕندەی حزبی بەعس ناکەی ئێستا کە ئەم گۆڕە بە کۆمەڵ زندە بە چاڵکراون هەر پیاو ناتوانێت تەماشای کات مناڵی بچووک گشتی خراوەتە زیندان هەر یەکێ لە سەحرایەکە ئەدۆزرێتەوە ئێوە کاتە تۆ ناوی باسی ئەستەمی ئەم کەسە بکەی دوور نییە تاریخ هەبێت ڕۆژێ دێ ئەو کە مامۆستا ئەو کەسانەی بەناو مامۆستای ئاینی و پشتگیری بە شاریانە کرد ئێستا لە ڕوویان نەیە لە وڵاتەکانی تریشەوە خۆیان پیشان نادەن خۆیان ئەشارنە شەرمەزارن بۆ لەسەر فتوای ئەوانە بۆ هەموو خەڵکە ئەکوژرا ئێستایشە بینی کاکە من کە ناتوانم دوعای بۆ کەم و کۆمەکی بۆ کۆکەم و هیچ نەبێ کاکە با بێدەنگ بم بەڵام باسی ناشرینیەکان و زوڵم و ستەمی یەهود کەم کە قورئان باسی ئەکات شایەتەکەم لەوە بوو کە غەریبتانێنێک کەڵێن ڕەسوول الله محەممەد پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ئەگینا قائد بووە سەرکردە بووە مێردی باش بووە تاجری باش بووە لەم فەرمودەکە وەرێگوتمان ڕەسوول الله مانای خۆی هەیە ئاگامان لێبێ و دڵنیایش بن منافق ئەمڕۆیەکە لە نیشانەکانی منافق ئەوەتانە کە دڵی لەگەڵ مسلمانانە نەبێ لە بازەی مسلمانانە نەبێ لە شەڕی ئیسلام و کوفرە ئەگینا وەڵڵاهی مزگەوتی باشت بۆ ئەکەنەوە زانکۆی باشت بۆ ئەکەنەوە کە وەکو ئەڵێن لە تەل ئەبیب زانکۆی ئیسلامی هەیە لە تەل ئەبیب زانکۆی ئیسلامی هەیە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکات کەوا لێرە من ئەوەم ویستەوە کە بۆچی ئەفەرمێت محەممەد ڕەسوول اللهە ویستیان بیکەن بە عەبقەریەک لەم فەرمودەکەیان لە خزمەتی و نەختە دەرچوونەم کرد ئینشاءڵڵا ئەڕۆمە سەر فەرمودەکە کەوا بوو بونیە مانای چی بوو یعنی بنیاد نراوە ئوستیسا على 5 يعني لسر 5 بايا إقامة صلاة چییە مامۆسایان برا بەڕێزەکانم إقامة صلاة خوشکە کانم يعني ئەنجام دانی نوێژ بە ڕوکنەکانی و ها ڕوکن چییە کە من چوومە ناو نوێژۆ نەموت الله ئەکبەر هەموو نوێژەکەم مەزبوط بەوە نوێژ نییە چونکە نەچوومەتە ناویوە لە کۆتاییشە بە سەلام دەرنەچووم نوێژەکەم دروست نییە ڕکوع و سجود ئەمانە ڕوکنی پێوەترە لەگەڵ واجباتیە شەرتەکانی لەگەڵ خشوع ئاگاتان لەم قسە بێت چونکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ إن الرجل لينصرف وما كتب له إلا عشر صلاته ئەڵێ پیاوی وایە طبعا ئافرەتی شەگرێتەوە لە نوێژ دێتە دەرەوە لێ بۆ تۆ لە نوێژەکەی بۆی نەنووسراوە ئیلا یەک لەسەر دەی نوێژەکەی نەبێت ئیتر ئەڕوا تاوەکوە فەرمێ نیوەی نوێژەکەی یەک لەسەر 9 یەک لەسەر 8 تا کۆتایەکە کەوا چی بۆ عولەما ئەفەرمون ئەم فەرمودە گرنگی ئەداتە ئەوەی کە نوێژ چەند دڵت لەلا بێ ئەوە نوێژت بۆ نووسرێت دووبارەیەکەمەوە بۆ گەنجانە نوێژ ئەوە نییە من بێم کاکە گیان وەڵا نوێژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی ماندووبوون و ناڕەحەتیە ئەی فەرموو بیلال بانگ بدە بە ئیسراحەتی بکەین قسەکردنە لەگەڵ خوای پەروەردگار عەزە وەجەل ئێمە دەرزانەیە خوێنی بۆ ئیشکردن و بۆ عەمەلە کەوا بوو نەکەن الله ئەکبەر سەلام دەمۆ نەزانم چیم وتووە ئەوە تۆ تاریکی سەلات نیت بەس چییە ئیقامەی نوێژت نەکردووە دووبارەیەکەمەوە ئەوە نوێژمان تەرک نەکردووە ئەدای نوێژم کردووە بەس ئیقامەی نوێژم نەکردووە پێم ناوترێت نوێژ نەکرد بەڵام چییە ئەو ئەجر و پاداشتی ئەو نوێژەی کە بۆچی خوا فەرزی کردووە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ بۆتە بتگرێتەوە لە خراپە و خراپەکاری
بۆیە بەڕاستی ئەو فەرمودە جێگای ئەوەتان ئینسان لێی بترسێ. پاشان نەفەرمێت و ئیتاء الزەکا. یعنی چی ئیتاء الزەکا؟ یعنی پێدانی زەکات بە کەسانێک کە شایستەی ئەوەیە کە لەوانن کە زەکاتیان نەکەوێت. ئیتاء الزەکات ئەوە نییە قەرز ساغکەمەوە، وەڵا فڵان کەسەوە قەرزم لایە براکەمەوە قەرزەکەم پاکرد، هەبێ لە پارەکەت دەریکەی، چونکە ئەو کەسە احتمالات قەرزەکەت نەداتوە. ئەمە یەکەم. نابێ بیدەی بە کەسێکی شایستەی نیە. ئەمڕۆکە عاملون عەلەیها نییە، بیدەی بە من بڵێ مامۆستا ئەم زەکاتەم بگەیەنە، زەکاتەکەت نەگەیەنم ناکەوێت لەسەرت، زەکاتەکە بدەیت، وریای ئەم قسەم بن. کەوا بوو زەکات ئاگات لێبێ بیدە بە کەسێک کە خۆت دڵنیابی شایستەی زەکاتە، بیدەی بە خزمیشت دوو ئەجر و پاداشتت هەیە. منیش کە زەکاتم ئەدەیتێ بیگەیەنم بە کەسێ بۆ منیە بۆ خۆم لێ هەڵگرم، چونکە من ڕەسوولم وەکیلی تۆم. دووبارە یەکەمەوە ئەگەر وا بێ وەڵی کاکە زۆر بەمان نەتوانین دەستکەنەوە ئیشکردنە، ئالێ دانیشین پێشەشێکمان کاکە لەمە دو کاکە من زەکات دەگەێنمە خەڵکی کۆیەکەمەوە زەکاتەکە و وەڵا کاکیگەیان سەرماگەوە 500 بۆ تۆ 500 بۆ تۆ لە بین خۆمان هەموو مانگێک پێژیم وتاوە ناو زەکاتەی کە دەستە من عاملون عەلەیها عاملە کرێکارە. ئاگاتان لە قسەکانم بێ کرێکارە. دەوڵەمەنیش یەکێکە پرسیارتان لێ بکە لە دوای ئەم دەرسە ئەو دەوڵەمەنە کێ زەکاتیەکەوێ؟ مجاهدە لەگەڵ عاملون عەلەیها. مجاهد وەک کەرەسەی جیهادەکەی لەگەڵ عاملون عەلەیها چییە؟ تۆ پێتەڵێ کاکە خەلیفە ئەدەی بڕۆ زەکاتی بادینانم بۆ کۆکەرت، دەسەڵاتت هەیە، عەشرەتت هەیە، هێزت هەیە، بە زۆر لە خەڵکەکە ئەسێنی. بەس من لە ماڵی خۆمە دانیشتمەدەی لە دەرگاکە مامۆستا دێر ئەمە بیدە بە فەقیرێک، ئەوەی من وەکیلی تۆم بۆ منیە بۆ خۆم لێ هەڵگرم. سێ برا بەڕێزەکانم خوشکەکانم زەکات جائز نییە دواکەوێت، ئاگاتان لێ بێت. دەرسی ئەمڕۆتان نەختێ بە قورسی باسیەکەم قەیناکە با شێوەرگین زەکات جائز نییە دواکەوێت. بیدەی بە من داینێم لەو سندوقە تەوزیعی نەکەم حرامە بە تێک ڕایزانە، بەڵام ئەتوانی پێشی خەی بۆ بەرژەوەندی، بۆ بەرژەوەندی مسلمانان نەزانی خزمیە کرد، پارەت نییە یارمەتی بدەیت، تیا ئەچێت عملیاتی پێویستە پێش یەخەی ئەیدەی تێزانی مستحقە بە زەکات، فەقیرە هیچی نییە، تۆ پێش یەخەی دواتر لە ڕۆژی زەکاتەکەتە حسابی بۆکەی لەبەر زەرورەت. هاو ئەمەیە بابی زەکاتیش بە زۆری ئەدرێ بە خەڵک. زەکات وانێ من خەڵکی پێ قەرزار کەم بەبێەوەی قازانج کات، وەڵا کاکی یان پارێکی زەکاتم بووە تۆ دەی کاکە 50,000 بۆ 100,000 بۆ 100,000 بۆ 100,000 بۆ دووسێ ڕۆژ پێ بژی، هەر لە فەقیری یەک کەڕەت هەڵتەسێنێتەوە. کەوا بوو ئەوەش مانای ئیتاء الزەکات. پاشان چیمان هەیە لە فەرمودەکە؟ مەسئەلەی ڕەمەزان. بۆیە ئێستا لەبەر ئەوەی لە ڕۆژگارێکە ئەژین لەم ڕۆژانە شتێک بڵاو بۆ تۆ کابرا ئەڵێ ئافرەت ئەگەر لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ خوشکانم لە سووڕی مانگانە بێت ئەوە هەر ئەبێ ڕۆژوو بگرێت، وایە؟ ئەمە پێچەوانەیە لەگەڵ تێک ڕای مسلمانانی ئومەتی ئیسلام لە عهدی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئێستا. دایکی مادەران عائیشە لە فەرمودەیە کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ڕیوایەتیەکە، معاذە ئافرەتێک بۆ پرسیاری لێ کردووەتی سألت عائشة برسيارة كل دايك ما دار عائشة ما بال الحائض تقضي الصوم ولا تقضي الصلاة؟ أنا باشا وأفرد بوا قلبيتو تاو كاتمان هر أوين بعد أفرد بوا بلكاتي سوري مانغانيا روجوكي بقضاء بداتو ونيوشكي بقضاء نداتو. فقالت أحرورية أنت؟ تو خوارجيت أمرو بيبلكاك تو قرآن كاني كباوريان بفرمودانيا كهاتيا أنا كافرة تا كمكان قمرايا كمكان قمرايا. يعني كابرا يسأم درزي كإخوانين أم أركانانا أوي باوري بيكي كان نبي باوري بيكي كان نبي الإسلام درجة كابرا بيه بلا من باور منية بويك إنسان روجو بقريت روجو فرض نية أبي بانك لإقامة وكريت السرية يعني شي باور نية روجو فرض نية أما لا حجاب فرض نية أو لا عرق حرام نية همين تانا قرم دين صاحبي نبي خلق جرأت بياكات برامبر الدقة كان أيش لوران فروي قلت لست بحرورية من حرورينيم ولكني أسأل بلا من برسياركم. قالت كان يصيبنا ذلك يا مل عهدي بيغمبر صلى الله عليه وسلم كوتنا الصوري ما قالوا أفرتك فيه فنؤمر بقضاء الصوم أمر من بيكرر رجوع بقضاء بدينه ولا نؤمر بقضاء الصلاة. إمامي بخاري ومسلم روايتك أمر من بينكرا ونرجع من بقضاء بدينه. كزيت جرأت بك لبنا وأمهم وزانا وبانخواز أمتي إسلاما بيت السراوي كبلاو بيت والله خلقنا يصير شن فقيري شيلوا أشياء بي بخليسك ونزانية أو فقيري كنازانية
فكرتم قناعتهم أوش أمر النبي أو نعذر دينا خلقي بلا نازاني شونك هلا من علي ولا سلامة برورد أبوها بلا ما وتاني تيك راي علماء ابن قدامة فرمي إمامي نووي فرمي هميان إجماع نقل كان كأفرت لكاتي صوري مانغاني الروجوي لسرنية أو ابن عبد البر عم يكو دوانية لزانان كأم بابا تمان بو باس أكن أما يشرزان شيا أما النشاني أويا كدين لنزان ورمقرن في غمر خوافر صلى الله عليه وسلم خواي پروردگار كعلم بهالقرتني هل ناقري علم كوتاي بيو نمينيه بمردني زانا كان علم نامينيه تا وكو وايلي دي خلقيكي نفام ابن با سركردي خلقي گوري خلق دي پرسياريان ليكا ولامي پرسياري خلقي بنزاني ندنو خويانو خلقيش قمراء كان في غمري عزيز فرمي صلى الله عليه وسلم ان جاء ليرا بلا برزا كان كوتاي درس كم بو بينم بس سريع عشان درسي لي ور بقرين يكم ام بينش بايا بيكون اوي باوري بيكي كان نبيت لا ايمان در اشيت بلام با نكردني يكي كان باور جواز ودكردن لسر نيوجك خلافه كاركس نيوجنكا كافر ابيت او خلافه لكون ولا نوزانيان هيا انا قربت مالي نيكات هو كافرني بلام لا مذهب امام احمد الروايات قال اوي كتركي نيوجكات لدين در أشياء باشان يكي ترك الدين بريتيلا كردو عمل إيمان ببي عملنا بأمانة كبيني تانوي شيبو نيجو روجو زكاة هموي بريتيلا عمل أمانة نابد إنسان بلا والله كاكا من إيمان دارمو من كردوي بيه ناكم وأو خالانيش كا حريك لمشتاني سبرسيال لهر برايب كباشا أم عبادتنا بوشي فرض بوا كوتاي قسكم بوا بينم للروجي قيامتها تشيشت لميزان قرصه فهمت انا او ما زم براي خشكم رويكم كسبيتم درزو صالاني تشيش اللي حموشت قرصت له حسني خلقني اي باش خباسي الروجو قلت له نيوش كردني زورناكا ازانن بو لبروي هر نيوشي قبول بيت برهمكي حسني خلقه هر روجو قبول بيت برهمكي تقوايا هر زكاة قبول بها برهمكي بخشندية هر جهاد قبول بها جريئة شجاعتها نيشك قبول بو إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر كوابو أم عبادتاني كفرز بوا بو أوتاني تاكي مسلماني جوان دروس كات برهمكي أويا ميوة ببيا دارنية دار هيا ببيا ميوة خلقي عبادتكاني بسادي أكاو قرانكاري نهاتو تسريا وهي كوابو داركي بس ميوينية بلا ميوكا ببي دار نابيت لبر اوي للروجي قيامت هيشتيا وكو جواني روجت لميزان قرسنيا لنزيكترين لمجلسي بيغمريش اوانن كخلقيان برزا روجتيان برزا وبيغمري ازيش افرمي صلى الله عليه وسلم انما بعثت لاتمم مكارم الاخلاق من تناخوا بوي الرواني كردوم خلق برزا كان روجت بها دار كان توكم اقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك اشهد ان لا اله الا انت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته.